بڕیارە هەموو شارەکانی عێراق مەلەفی ئەمنیەکەی ڕادستی پۆلیس بێتەوە، پۆلیسی خۆجێی. ئێمە لە بوارێکی لە قۆناغێکی باشدا گەیشتوینەتە تقریبان 180 تاوکردنی ئەو مەلەفە. دەبینین ئێستا کە پۆلیسی کەرکووک تەنها خۆیەتی لە ناو شار خۆی ئیجراعاتەکە و خۆی ئیدارەی مەلەفی ئەمنیەکە دەکا. ئێمە لە 2003 تاکو گەیشتینە 2017 ئێمە مەلەفی ئەمنیەکەی شاری کەرکووک لە ژێردەستی پۆلیسا بوو. ئەوەی کە ڕوویدا دوای 16 ئۆکتۆبەردا جێش داخل کەرکووک بووە بەشدار بوون لەو پرۆسێ. ئێستا کە بە بڕیاری ڕئیسی وزەرا ئەو مەلەفە ئەبێت دووبارە نەک کەرکووک هەموو شارەکان دیکەش تەسلیم پۆلیسی خۆجێی بکرێ. ئێمەش هەموو ئامادەکاریەکانمان کردو چاڕێ وزارەتی ناوخۆی عێراقین بڕیارەکە دەربکە حتا بە کاملی مەلەفی ئەمنیەکە وەرگرین سەنتەری شارەکە لە ژێردەسێما بێ و قەزا و ناحیەکانش ئەگەر بەس مەرکەزی قەزاکان ڕادستی پۆلیس دەکرێت، بەڵام جەیش و شرطە ئیتیحادیە دەمێنێتەوە لە ئەترافی شاری کەرکووک